هەرچەنەکەم ئەو خەیاڵی پەیمەستم هەرچەنەکەم ئەو خەیاڵی پەیمەستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم ئەیامان نەیاوە هەرێگیانە لێکدانەوەی دەروون قسەی زبانم لێکدانەوەی دەروون قسەی زبانم بۆچی وەها لێک دوورم نازانم ئەمویش دەروون بکرایەوە وەک تۆمار ئەمویش دەروون بکرایەوە وەک تۆمار دەرکەوتایە دنیای جوانتر لە بەهار دەرکەوتایە مانای مانگی دەریایی کە نەرمە بە لە ڕوویەدا بە ئەسپایی ئەریای هەی شەمی شەوا